سەرئەنجام و دەرئەنجام و عەقیبەت و کۆتایی هەموو زاڵمێک، هەموو زۆردارێک، هەموو ستەمکارێک و ناحەقکارێک تیاچوون و لە نێوچوون و فەوتان و بەهیلاکچوونە. عەزیز و سەروەرمان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە کە متفق عليه لە بوخاری و لە مسلم و لە ترمیذی و لە ئیبن ماجە و غەیری وانیشە هاتووە، پێشەوە ئەبوو موسا لێی ئەگەڕێتەوە فەرمێ عەزیزمان فەرمووی صلی الله عليه وسلم: إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته. قال ثم قرأ: وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. سورة هود آية 102. عزيز سرور ما صلى الله عليه وسلم لم فرمایشتا فرمي بێگومان رب العالمين الله جل جلاله مولد بإنسان و بمروبي ظالم و ستمكار أدا كاتي بۆ درێژە کاتەوە مۆڵەتی پێ ئەدا با زوڵم و ستەمەکەی خۆی بکە، هەر مۆڵەتی پێدا هەر بۆی درێژە کاتەوە بۆ ئەوەی ئیسفادە لە فرسەتەکان ببینێ و بگەڕێتەوە جا بسڵەکێ و تەوبە بکە و گەردەنی خۆی بە خەڵکی ئازا بکە. بەڵام ئەگەر هەر نەگەڕایە و زوڵم و زۆرداریەکەی هەر بەردەوام کرد، ئەزیزمانە صلی الله عليه لە ناکاوێکە ئەیگرێ تۆڵەی لێ ئەسەنێتەوە، بەڵام کە گرتووی بەری نادا، کە تۆڵەی لێساندەوە بەری نادا هەتا لە نێوی ئەبا، هەتا خۆی و قووەت و دەسەڵات و هێز و بازوەکەی تێک ئەشکێنێ. اینجا لە پاشان ئەبوو موسا فەرمێ عەزیزمان صلی الله عليه وسلم لە پاشان ئەم ئاەتەی خوێندەوە کە رب العالمین لە سوورەتی هوودا ئاەتی 102 فەرمێ: ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەم شێوازەیە تۆ لە سەندنەوەی پەروەردیگاری تۆ کاتێ رب العالمین کاتێ خودای تۆ لە ئەسەنێتەوە لە خەڵکی شار و دێهات و لادێ و گوندەکان بەهۆی ئەوەی کەوا حاڵێکیان هەبووە زوڵم و ستەمکاری و زۆرداری پیشە و کاریان بووە، رب العالمین کاتێ ئەیانگرێ بەهۆی زوڵم و ستەمیانەوە بەریان نادە و لە نێویان ئەبا. ئەی محەممەد صلی الله عليه وسلم گردنی پەروەردیگاری تۆ لە سەرنەوەی پەروەردیگاری تۆ پەروەرێنی تۆ کاتێ ستەمکاران ئەگرێ، بێگومان گرتنی پەروەردیگار تۆ لە سەرنەوەی پەروەردیگار زۆر بە ئازار و بە ئێش و سەختە رب العالمین پەناماندا.